هەموو زانا مسلمانەکان کۆکن لەسەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی پێویست بێ و دین بێ بۆ خەڵکەکەی ڕوون کردوێتەوە. بەیانی فەرمووە کە ئەم ئاەتە هاتوۆتە خوارەوە خوای پەروەردگار مەبەستی چییە؟ چونکە خوا فەرمی لتبین للناس ما نزل إليهم. یعنی ئەم قورآنە بۆچی هاتووە بۆ محەممەدی کوڕی عەبدوڵڵاه سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لەبەرەوەی ئەو ڕوونی کاتەوە نەک کەسێکی تر. کەواتە یەکەمین مفەسیر و یەکەمین معلم یەکەمین ڕاوەکار یەکەمین مبەین و ڕوونکەرەوە رسول الله صلی الله عليه وسلم. دوایی ئێمەین لە ڕووی فەرمودەکانی رسول الله و لە ڕووی بەیان و ڕاوەکردنی ئەوەوە خۆشمان ئەڵێن بۆ ئەوەی دەستێکمان عەریزەمان خاڵی نەبێ مکەلەفین بەوەی کە تەدەبورکەین لە قورئانە. یعنی هەمیشە بەیانی نەبەوی ڕوونکردنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئێمە بێ بە چرا، ئەبێ بە ڕێنما و ئەبێ بە دەستاوێز بۆ ئەوەی تێبگەین کە قورئان چیمان پێ فەرمێ. یعنی بەبێ بەیانی نەبەوی ئێمە ناتوانین نزیک بینەوە لە جیهانی قورئان. یعنی خەڵکێک ڕەنگە بڵێ ئێمە بەبێ سونە دەتوانین لە قورئان تێبگەین، بەڵام ڕاز نییە ئەو قسەیە. چونکە قورئان بۆ خۆیە فەرمێ لتبین للناس ما نزل إليهم. قورئان بۆ خۆیە فەرمێ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. ئەوەی پێغەمبەری خوا پێی داون وەریگرن، ئەوەی ڕێگری لێکردوون ئێوەش دووری لێ بکەن.